ئازیزان سڵاو و ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەکان هیوادارم کە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن ساخ و سەلامەت و سەرفراز بن. ماوەیەکە کە لایڤوشتم نەکردووە و لە چەند ڕۆژی ئایندەیە دەسەکەینەوە بە لایڤەکان کە یەکەم لایڤ لە سەرەتای ساڵی 2024 ساڵی نوێ دێمە خزمەتی ئێوە. سەری ساڵیش بە بۆنەی ساڵی نوێەوە پەیامێکی بە نووسیندام ئەو پەیامەم هەنگاو بە هەنگاو خەریکەیەتە دیکە عێراق و ناوچەکە بەرەوچیەوە ئەڕواوە چۆنەکوڵێ. ئەمڕۆ بەحسەکەم لەسەر یەک دوو تەوەرەیە، ئەویش ئەمەوێ وەڵام بدەمەوە بەوە کە بۆچی پاڤڵ تاڵەبانی سەردانەکەی بۆ ئەمریکان نەکرد. گروپەکانی سەر بە ئێران چ زیانیشیان لە یەکێتی و لە سەرۆکەکەی داوە. ئەو کەسەیش کە ئەمڕۆ گوێم لە قسە و باسەکانی بوو بەرنامەم نەبوو لە سێشنکە بەڕاستی ئەو نوع کەسانە شایانی ئەوەی ئینسان خۆیان بۆ ماندووکە بە ناوی حاکم والی کە هاتوتەوە بۆ سەمای لە هەولێرە و لای ئەژی ئەمین بووە، لەوێش لەسەر ئەوەیش هەروە ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم ئەخەما خزمەتی ئێوە. هەمووتان ئەزانن کە بڕیار بوو پاڤڵ تاڵەبانی سەرۆشی ئەم یەکێتی نیشتیمانی نوێیە کە خۆن ئەڵە یەکێتی نیشتیمانی نوێ و دوایش من باسی یەکەم لەسەر بانگهێشتی دوو پەیمانگای ئەمریکی کە بریتی بوون لە پەیمانگای واشنتۆن و پەیمانگای سیناس سەردانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکە، بەڵام لە دوا ساتەکاندا ئەو سەردانە هەڵوەشایەوە. یەکێتی و گروپە چەکدارەکان لە عێراقا بە ژێرەی ئەو زانیاریانەی کە لە بەردەستی مندایە حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادە نەبووە بە هیچ جۆرێکە فیزای گەشتکردن بۆ ئەمریکا بدات بە پاڤڵ تاڵەبانی. ئەگەرچی سەرۆکی یەکێتی جگە لە ڕەگەزنامەی عێراقی خاوەنی ڕەگەزنامەی بەریتانیایە وەقوع بە تاڵەبانیش کە ماوەیەکی زۆر نوێنەری حیزبەکەی بووە لە ئەمریکا و پەیوەندیشی فراوانیشی هەبوو لەگەڵ بەپرسانی ئەمریکا، بەڵام ئەویش موافق نەبوو لەوەی کە بتوانێت ئەو کارە بۆ براکەی بکە. بە ژێرەی هەر ئەو زانیاریانە ئەمریکا ئامادە نەبووە فیزا بدا بە پاڤڵ تاڵەبانی، چونکە پێی وایە کە تاڵەبانی لەسەر ئەو هێز و گروپانە هەژمارەکرێ کە نزیکن لە حەشتی شەعبی و کۆماری ئیسلامی ئێران، بە تایبەت قەیس خەزعەلی و ڕێیان کلدانی کە ئەتوانم بڵێم لەگەڵ پاڤڵا ئاوا وەکو سێ براوان کە هەردووشیان لە لیستی ئەو کەسانەدان کە ئەمریکا سزای لەسەر داناون. ئەمە بۆ هەموو ماڕوونە ئەم یاریە. لەو چوارچێوەیە ئینتیفاس قەنبەر کەسایەتی سیاسی و ئەکادمی عێراقی ڕایگەیاندووە کە من بەرچاوم کەوم کە ئەوان ڕێگریان لەو سەردانەی پاڤڵ تاڵەبانی کردووە، چونکە پاڤڵ تاڵەبانی هاوبەشی خەزعەلی لە بینی دوو کەوانەیە کە ئەو باسێکە ترۆریست و ڕێیان کلدانی کە ئەو ئەڵێ تاوانبارە، هەروەک وێنەی پاڤڵ تاڵەبانی کە دەستی خسۆتە دەستی ئەو دوانەوە لە کۆنگرەی پێنجەمی یەکێتی بە وێنەیەشی قێزەون وەسفەکە، چونکە بە وتەی قەنبەر خەزعەلی و کلدانی دەستیان بە خوێنی گەلانی عێراق سوورە. بۆیە بەرپرسانی ئەمریکی ئامادەی بینینی تاڵەبانی نەبوون، واتە پاڤڵ تاڵەبانی نین. یەکێکی دیکە لە هۆکارەکانی هەڵوەشانەوەی سەردانەکەی پاڤڵ تاڵەبانی پەیوەندی بۆ ئەو هەیە کە هیچ بەرپرسێکی باڵای ئەمریکی ئامادە نەبووە لە سەردانەکەیدا لەگەڵی کۆبێتەوە. بە ژێرەی هەمان ئەو زانیاریانەی کە لەلای منە هەوڵی زۆر دراوە لەلایەن قوبا تاڵەبانیەوە بۆ ئەوەی زنجیرەیەک دیدار و کۆبوونەوە لە واشنتۆن ڕێک بخرێ بۆ سەرۆکی یەکێتی، بەڵام هەوڵەکان بێ ئەنجام بوون و هیچ بەرپرسێکی باڵای ئەمریکی تەنانەت لە ئاسی وەتیرەکانیشدا ئامادە نەبوون لەگەڵ سەرۆکی یەکێتیە کۆ ببنەوە. ئەمەش ئاماژەیەکی ڕوون و ئاشکرایە لەسەر نیگەرانیەکانی واشنتۆن لە بەرامبەر سیاسەتەکانی یەکێتی نوێ لە عێراق و لە کوردستاندا. بچینە سەر باسێک لەسەر ئێران و یەکێتی. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لە 76ەوە پەیوەندیەکی پتەوی هەبووە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، ئەمە حاشای لێ ناکرێت. سەردەمانێکیش پارتی بنەماڵەی بازانی هەر بە هەمان شکڵ پەیوەندیان هەبووە و مەلا مستەفا و ئەو مێژوو هەتا ئاش بەتاڵەکە و لە دواییشە پارتی چۆن چۆتە سەنگەری ئێرانەوە، هەموو ئەمانە بۆ هەموومان ڕوونە و لە دەیان مناسبە و قسە و گفتوگۆ ئێمە لەسەر ئەوانە قسەمان کردووە. تەنانەت زۆر لەلایەنەکان لە ڕێگەی یەکێتیەوە پەیوەندیان لەگەڵ ئێراندا پتە کردووە کاتی خۆشی، بەڵام هەتا مام جەلال سکرتێری گشتی ئەو حیزبە بوو و خۆی لە ژیانەما بوو، هەتا ئەتوانم بڵێم سنوورێکی باش نەک لە ساسە ئەو پەیوەندیە کە یەکێتی لەگەڵ ئێرانە هەیبووە لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش بەڕێوە چووە.
و چونکە بۆ هەمومان بیرمانە چەندین جار ڕێکەوتووە کە مام جەلال و یەکێتی پێچەوانەی خواستەکانی ئێران کاریان کردووە بە پێچەوانە ئۆنە ڕەفتاریان کردووە یعنی ئاوا نەبووە کە تەواوی هێلکەکان بخەنە سەبەتەی جمهوری ئیسلامی ئێرانەوە و وەکو ئێسای ئەمێکێتیە ئەوەندە ئەڵقە لە گوێبێ کە ئێران وەکو گروپێکی پازدار تەعاملیان لەگەڵا بکە و چیان وت ئەبێ هەر ئەوە جێبەجێ بکەین یعنی لانی کەم جەلال تاڵەبانی خۆی هەندێک گفتوگۆ و مناقەشەی سەر ئەم مۆزوعانە لەگەڵ ئێرانە ئەکرد جگەلەوە لە سەردەمی تاڵەبانی باوک داعشێتی سەرڕای پەیوەندی لەگەڵ ئێرانە بەڵام پەیوەندی ڕەسمی لەگەڵ گروپە چەکدارە شیعەکاندا نەبوو یان بە نهێنی بە جۆرەکانی تر بووە نەک ئاوا بە ئاشکرا کە باوەشکەن بەیەکە بەڵام لە سەردەمی سەرۆکایەتی پاڤڵ تاڵەبانیدا پەیوەندی یەکێتی لە بری پەیوەندی ڕاستەوخۆ بووە پەیوەندیەک لە ڕێگەی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران لە نمونەی هادی عامری و خەز عەلی و کلدانی ئەمەش بۆتە مای بێزاری و نیگەرانی ئەمریکا لە سیاسەتی ئەمڕۆی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبەتە ئەم بابەتە زیانێکی زۆر گەورەی بە یەکێتی نیشتیمانی و خودی سەرۆکی ئەم حیزبە گەیاندووە و لە ئایندەی تریشە ئەتوانم بڵێم زەربەی خراپتریشی بەرەکەوێت لە واقعە چ لە ناوەندە سیاسەکانی جیهان و ئێستا ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا بە هۆشداریەوە مامەڵە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئاکەن تەنانەت بۆ کۆبوونەوەکانیش زۆرینەی کۆبوونەوەکان لە هەولێر لەگەڵ یەکێتیا ئەکەن لەبری ئەوەی وەکو پێشتر کە ئەهاتنە سلێمانی و سەدانی سلێمانیانە کرد و ئەهاتن بۆ لای جەلال تاڵەبانی ئەوانە ئەو کارانە دووبارە بکەنەوە ئازیزانی من شیعەکانی عێراق بوون بە دوو بەشەوە بەشێکیان ئەیانەوێ لە ڕێگەی گفتوگۆ دانیشتن لەگەڵ ئەمریکایە وا بکەن کە ئەمریکا گاف بە گاف لە عێراق بکشێتەوە و بچێت دەرەوە ئەو بەشەیشیان کە تەواو ئێرانین و ڕۆڵی پاسدار ئەبینن دەیانەوێ تەنها لە ڕێگای زەبر و زەنگ و درۆن و شەڕ و فیشەک و گولەوە ئەمریکا لە عێراقا بکەنە دەرەوە ئەمەش بۆ شیکن ئەمەش تەنها بۆ ئێرانە نەک لە بەرخاتی عێراق و گەلانی عێراق و ئارم بابەتانە چونکە بە پێی منطقی ئەقڵ ئەگەر ئەوانە بەڕاستی خەمی عێراقی سربەخۆیان هەبوایە کە تەدەخولی دەوڵەتەکانی ناوچەکە و جیهانی تیانە باە ئەوە دەیان پاراست لە نفوسی دەرەکی بە ئەمریکاوە بە ئێرانەوە بە تورکیاوە بە هەموو لایەکەوە بەڵام ئەمان دانیشتون هیچ کێشەیەکیان نی لەوەی کە ئەم عێراقە لەلایەن ئێرانەوە داگیر کراوە ئەمەیان پێشانازیە بەڵام ئەڵێن بەشار ئەبێ ئەمریکا لە عێراق بچێتە دەرەوە ئەمەش بۆ لەبەرەوەی کە ئێران داوایەکە یعنی ئێران ئەو کارێ ئەوێ ئێوە هەمووتان ئەوانەی کە سەردانی بەغا ئەکەن کە ئێوە لە کوردستان بە تایبەتی بڕۆن بۆ بەغا سێری بەغدا بکەن باشە کاتێک کە تۆ ئەچیتە بەغدا هەست ئەەکەی لە تارانایی هەتا تارانی جوانیە تەواوی شەقامەکان و کۆڵانەکان و شوێنەکان هەمووی ڕسمی شیعەکان و قاسمی سلێمانی و چێو ئانم بابەتانەیە یعنی تۆ هەست ناکەی کە لە پایتەختێکای کە ناوی بەغدادە و ئەوە پایتەختی دەوڵەتی عێراقیە هەست ئەەکەی کە تۆ لە ئێرانای لە تارانەی و جمهوری ئیسلامی لەوێ بەڕاستی حاکمە بۆیە ئەگەر قرارە ئەم گروپ و حیزبانەی کە سەر بە ئێرانن ئەمانەکە گەری عێراقیان خۆشەوێ گەلانی عێراقیان خۆشەوێ یان ئەیانەوێ عێراق سەربەخۆ بێ و عێراق دوور بێ لە سیاسەتی دەرەکی چ ناوچەی بێ چ لە جیهانی بێ ئەبێ دژی ئەمریکا بن کە لە ناوچەکە لە عێراق هەیە و ئەبێ دژی نفوسی رووسیا بن بە نمونە ئەبێت دژی نفوسی تورکیا و نفوسی ئێرانیش بن لە عێراقا خۆ عێراق ئێوە سووریاش ئەتوانم بڵێم هەتا یەمەنیش جمهوری ئیسلامی وای کردووە کە کێشانە ئەمەندە گەورە بۆ ئەوەندە بە خوێنە کەوتووە هەتا غەزە کە ئێستا غەرق بووە لە خوێن و لە کاولکاری و لە وێرانکاری وە خراپتریشی بەسەریە دیسان دەلیلەکەی سیاسەتی ئێرانە بەڕاستی لە ڕێگەی حەماسەوە کە ئەوەی کردووە ئەمە بۆ خۆی کارە ساتەکەیە یعنی ئێران تاران توانیوێتی بۆ ئەوەی کە تاران پارێزراو بێ ئێران پارێزراو بێ تەواوی شەڕەکان بخاتە ئەو ناوچانەوە بەو گروپانەوە کە سەر بەخۆین و وەخۆیان دروستی کردوون ئەمە بەڕاستی کارەساتە بۆ گەلانی عێراق وەکو چۆن ئەگەر ئێوە بەتەنگ عێراقەوەن ئەبێ عێراق سەربەخۆ ڕابگرن و دووری خەنەوە لە دەستی هەموو سیاسەتی دەرەکی یا چ تورکیا بێت چ ئێران بێ وکوتم یا چ ئەمریکا یا چ هاوپەیمانەکانی بێت بەڵام ئەمان وا ناکەن ئەمان تەنها ئەڵێن ئەمریکا ئیتی ئێران چیەکە لەوێ بۆ خۆی کێشەیشیان نییە بۆیە ئەمریکیەکان ئەزانن کە یەکێتی وەکو ئەم گروپە ئێرانیانە کە دەیانەوێت بە شەڕ ئەمریکا دەرکەن لە عێراقا بەڵام جارێ ئەو ناتوانێت یعنی یەکێتی ناتوانێت بە ئاڵێ لەو شەڕەوە لە هەرێمی کوردستان ئەو کارە بکات بەڵام ئەگەر شەڕەکان گەرم بن ئەوە هەر ئەم یەکێتیە
پاسدار ئەهێنێتە سلێمانی و تەسلیمیەکات یعنی ئەو ناوچە تەسلیمی ئێرانەکە نەتیجەی ئەمەش بەڕاستی کارەساتە بۆ گەلی کورد لەو دەڤەرەیە کێکیتیدا بەڕادەستە ئاخر یەکێتی بەرامبەر ئێران و گروپە شیعەکان خاوەنی بچووکترین بڕیار نییە وە کۆتا قسە لای جمهوری ئیسلامی ئێرانە و یەکێتی ئێران چی بڵێ یەکێتی ئەم هەنگاوە ئەنێ ئەمە حتا بۆ خودی پاڤڵ تاڵەبانی بۆ خودی بنەماڵی تاڵەبانی و بۆ خودی یەکێتی بەڕاستی خراپە بۆ ئایندەی خۆیان بەڕاستی خراپە چونکە نە ئێران نە تورکیا نە ئەمانە دۆستی گەلی کورد نین کاتی خۆی مەلام سەفا ئەمەشی نەکردبوو کە ئێستا سەرکرداتێکی تێیکا بەڵام بە هەر حاڵە مەلام سەفا هەموو هێلکەکانی خستبە سەبەتی جمهوری شای ئێرانەوە لە دوایە شای ئێران جەزایر ڕێکوتنێکی لەگەڵ عێراقا کردو ئەوە بوو ئاشبەتاڵی پێکرد و کۆتایی پێهێنا و لە ناوی بر چونکە ئەمانە خۆ دۆستی هەتایی نین ئەگەر جمهوری ئیسلامی ڕاستەکە و دۆستی ئێوەیە ئێبا مافەکانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بدا بنمونە ئەگەر تورکیا ڕاستەکە دۆستی پارتی و بنەماڵی بازانیە با مافەکانی کوردانی با باکووری کوردستان بدا زەحمە نەبێ ئەو کاتە بێ قسەی قۆڕکا بڵێ وەڵام من دۆسی پارتیم و دۆسی بنەماڵی باز دۆسی کوردانی باشوورم ئەمە هەمووی یاریە ئەمان بەژەوەندی خۆیان دەوێ بەڕاستی بەڵام ئێرە یەکێتی لەم یاریە لەم هاوکێشەیە هیچ بەژەوەندێکی نییە ئەوەی بەژەوەندی هەیە تەنها جمهوری ئیسلامی ئەم جێبەجێیەکە وەکو کرێگرتێک ئەم بەڕاستی کارەساتە نازانم ئەم پاڤڵ و سەکرتاریەتیە چۆن بیرەکەنەوە بۆچی ئەوە ڕەفتارەکەن ڕێک بوون بە پارتی بە دیوەکەی تریە پارتی بۆ تورکیا ئەمان بۆ ئێران ئەمە لە دوایە کێ باجەکەیەدا ئەم وڵاتی ئێمە خەڵکی کوردستان ئەمانە بەڕاستی باجەکەیەدا بۆیە ئازیزانی ئارام کۆتا خەڵکە ئەمەوێ باسی بکەم لێدا باسی سەلەفی و ئیخوانی و ئەمانە ناکەم کە لە باشووری کوردستان و بەتایبەت لە مەنتیقی سلێمانیا تێکترژان و لەوێ هەن بەڵام لە هەولێر و بادنانە بۆ شکڵانین بڕۆ سەیرا کە کاکە دەروێش ئەڵێ ناوچەی سلێمانیە سۆفی ئەڵێ لەوێیە کورد سەلەفی ئەڵێ لەوێ ئیخوانی ئەڵێ لەوێیە بانخوێن ئەڵێ لەوێیە هەمووی چۆتە دەڤەری سلێمانیەوە باش نییە بە پێچەوانەوە لە مەنتیقی هەولێر و بادنانە بۆ شکڵا نییە من لێرەدا باسی ئەمانە ناکەم تەنها باسی ئەو کوردە داعشانە ئەەکەم کە کاتی خۆی لەسەر هەڵدانی داعشا کە هاتن بۆ کەرکووک و بۆ مەسیقی شنگاڵ و ناو ئەو ڕووداوانی کاسەتەکان کە ڕوویا لەو سەردەمانە بەڕاستی لە بیرمانیە چەندین گروپی ئەم داعشە لە شارە زوور ئەڵێیت لە تەکیە ئەڵێیت لە نازانم چی ئەڵێ حەت بەدەستی ئاسایشی یەکێتی ئەمانە گیران وەخرانە زیندانەوە باشە کە یەکێتی لەو کاتەیە ئاوا دژی نفوسی داعش لە مەنتیقەکە کاریەکرد بەڵام ئەمانە ئێستا ماوەیەکە کە ئەتوانم بڵێم ڕێگەی سیاسەتکردنیان گۆڕیوە ئیتر داعشەکان وەکو جاران گروپ نین لە مەنتیقی سلێمانی ئەوانە و لە گەرمیان و لە نازانم تەکیە و کێوکێ و شارە زۆر و هەڵەبجە و ئەمانەیە بڕۆن دیوار بنووسن و بڕۆن نازانم قەبری فڵانە شێخ تێک بدەن و ئەلەم بابەتە ئێستا ئەمانە ناکەن وازیان لەمانە هێناوە بەڕاستی هەموو ئەم گروپانە خزاونەتە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە باش نییە خزاونەتە نە ئەوەنەوە هەموو داعش هەموو گەنجەکانی سەر بە خۆیانی ناردۆتە ناو هێزەکانی یەکێتی بۆ نمونە بۆ ناو دەستگای زانیاری بۆ ناو کۆماندۆ بۆ ناو دژە تیرۆر ئەمانە هەمویان لە ناو خۆی لە ناو ئەم دەستگە هێزانەیە خۆیان مەڵاس داوە بە ناوی یەکێتی و کوردایەتی و ئالم بابەتانەوە بەڵام هەموو ئەمانە شانەی نووسوی داعشن سات بە سات لە ناویەکێتیا گەورەترە بن ئەبن بە خاوەنی هێز بە خاوەنی نفوس ئەتوانم بڵێم کە دژە ترۆر ئەڵێ کۆماندۆ ئەڵێ دەستگای زانیاری ئەڵێ بەدەیان کە گەنج کە داعش نادێتی بە ناوی ئەمانەوە خۆیان تاعین کردو و موچە وەرەگرن و ئەنم بابەتانە هەر هەمویان عەقڵیان لە داعشە هەر هەمویان ڕێڵەی داعشن بەڵام لە ناو هێزەکانی دەستگای زانیاریان لە ناو کۆماندۆیان لە ناو دژە تیرۆران ئەوە لە منی ببیستن ئەمانە سات بە سات خۆیان گەورە و فراوانەکەن لە هەر هەلو مەرجێکا بێتە پێشەوە پەلاماری پاڤڵ و قوباد و سەلانی یەکێتی ئەدەن و ڕۆڵی خۆیان ئەبینن لەو تەوقیتەیە کە خۆیان دڵنیان کە کاتێتی وەتیدا سەرکەوتنی حەکمی بەدەست ئەهێنن ئەگەر پاڤڵ و قوباد عاقڵ بن بەڕاستی سەلانێکێتی عاقڵ بن ئەبێ بەدیقەتەوە ئەمەی کە ئەیڵێم بە قازانجی خودی یەکێتیە بە قازانجی مانەوەی پاڤڵ و قوباد و ئالم بابەتانەیە ئەم گروپانی داعش بەدەیان ئەشخاصیان ئێستا بەناو کە لە لای ئارام ئەحمەد هەیە لە ناو ڕیزەکانی یەکێتیە لەم کۆماندۆ و دەستگای زانیاری دژە ترۆرەیە خۆیان مەڵاس داوە بە باڵای وەها بە هەڵەدەن کاگوەهابیانە کاک پاڤڵیانە گەورەمیانە ئەمەندە زیرەکانە تەونەکانی خۆیان
ڕایاڵەکانی خۆیان پەرەپێدەن لە ناو ئەم هێزانەیە خەریکە وردە ئەبن بە خاوەنی هێز و بەرزە بنەوە ئەوواکەن بۆ ئەو ئایندەی کە خۆیان قەنەعەتیان پێێتی ئیتر داعشەکانی کوردستان پێویستیان بەوە نییە لە منتیقی شارەزم سلێمانی و هەڵەبجە و چۆچۆوانە بابەتانەیە بڕۆن دابنیشن دوو کەس و سێ کەس بەیەکەوە لە سێ ساغی لە فلانە منتیقە فلانە شار فلانە گەرمیان ئەملا ئەولا بێن دابنیشن ئەوە بکەن چونتە ناوێکێتی و هەمویان لەسەر داعشەکانی ئەم منتیقێ هەمووی لە ناوێکێتیان بۆ ئاگاداریتە ئەمێ کابێ ئاگادار بن بەڕاستی بە کورتی یەکێتی هەر بەڕاستی ئەم یەکێتی کە ئێستا هەیە نوێیە ئەم یەکێتی کە ئێستا هەیە بچووکترین پەیوەندی بە یەکێتیەکەی جاران و نەماوە یەکێتیەکەی جاران بە هەموو عیب و عارەکانیەوە دەمێکە مردووە ئەگەر یەکێتەکەی جاران یا سەرانی یەکێتیە کۆنەکان لە دوایەوە دوویەکەوە غەرق بوون لە دزی و گەندەڵی و پارە کۆکردنەوە و فەسادی و بێئەخلاقی و بێڕەوشیە بەڵام ئەم یەکێتیە هەم لە دزی و لە تاڵانی و لە گەندەڵیە خنکاوە ئەمەی ئێستا و بە تەواویش بۆتە لقێک لە سپای پازاران و پڕ بووە لە حەشتی شعبی و زەمینەی کردوتەوە بۆ لە ناوچوونی خۆی و بۆ ناوچوونی خەڵکی ئەم دەڤەری سلێمانی و گەرمیان و قڕانی و قەڵاجی و ئەلم بابەتانە کە لە دوایە بەڕاستی ئەمانە باجەکی ئەدەن من کە ئەم قسانە ئەیکەم ڕەنگە بەشێکی دەڕی دڵسۆزیەوە بێ هیچ هەمووی دەڕی دڵسۆزیەوە بۆ خەڵکی کوردستان بەڵام بەشێکیشی هێشتا ئەتوانم بڵێم کە بە قازانجی یەکێتیە بۆ خۆی کە بیلۆ قسەی باسانەی من بکاتەوە هەوە هەموو ڕەخنە و پەلامار و ئەلم بابەتانەیەک بە دوژمنایەتی و بەدژایەتی لە قەڵەم نەدا بەڕاستی کورد دەمێکە وتوێتی دۆست ئەو دۆستەیە کە ئەتگرێنێت نەک پێکەنێت ئەمە ڕاستی بۆیە هەمووتان ئەو ڕاستی ئەزانن کە لە عێراق و ناوچەکەی خۆشەویستانی ئارام ئەحمەد ئێستا بۆتە مۆدێل لە ڕاستیە بۆتە مۆدێل چۆن بێکێتی و پارتی زۆرجار کوردایەتی بەکارهێنن ئێستا ئاینی ئیسلامی پیرۆز بەکارهێنن بۆ بەدەستهێنانی ئامانجە سیاسیەکانی خۆیان ببینن تەنها لەم عێراقەیە بەدەیان گروپی شیعە بەدەیان گروپی سونە بەدەیان ئەحزاب بوونیان هەیە لە هەرێمی کوردستانە لە وەسەطە لە جنوبە ئەمانە هەمووی بوونیان هەیە هەر هەموو ئەمانش بەناوی ئاینی ئیسلامەوەیە هەمووشی ئەڵڵاهو ئەکبەرڵێ هەمووشی خۆی بە ئەشەفی شەریفە زانێ هەمووشی هیچ ڕێگەکی نێشتۆتەوە تا حەگوای ئیسلامی ئارە 24 لە کاتێکە ئیسلام یەک ئیسلام و یەک دقە بەڵام ئەمانە هەمووشیان دژی یەکترین هەموویان یەکێن پێ تاوانبارە هەموویان یەکێن پێ کافرە بەڕاستی باشە ئەی ئەمە کوێیە لە ڕاستیە ئێمە قورئانێکمان هەیە خودایەکمان هەیە دینێکمان هەیە ئەم هەموو ئەحزابە کۆ بۆتەوە ئەگەر هەموو ئەم حیزبانە ئاینی پیرۆزی ئیسلام بەکار ناهێن بۆ بەدەستدانی ئامانجە سیاسیەکانی خۆیان لەم بەدەست چیترە هیچ چیتر نییە بەڕاستی بۆیە خەڵکی کوردستان ئەبێ زۆر بە هوشیاری و مامەڵ لەگەڵ ئەم مۆزوعا بکەن بە تایبەتی ئەو کەسانەشی کە بەڕاستی موسڵمان ئەبێ بزانن کە ئێستا ئەم دینە بەکارێت لە پێناوی بەدەستهێنانی کۆمەڵێ ئامانجی سیاسیە بۆ کۆمەڵێ خەڵکی خەڵتە و هیچ و پوچ و دوو لە ڕووی ئەوە خوێڕی و یەکێ پیاوی سعودە یەکێ پیاوی نازانم خلیجە یەکێ پیاوی ئەردۆغانە یەکێ پیاوی ئێرانە هەمویان ئەمانە کە دروست بوون تەنها بۆ خۆشیاندنە بۆ پارەپیاکردنە و دین بووە بە وەسیلەیەک بۆ توجارەت و بازرگانی لەمە بەدەر بەڕاستی بۆ شتێکی تر نییە ئەوە بۆیە یەکێتی ئێستا یا ئاگای لە خۆی نییە یا بەڕاستی گەمژەیە ئەم سەرکردەتێکی ئێستا یا بەڕاستی فڕی بە سیاسەتەوە نییە گەمژەیە بەمانای کەلیمە یان هەر خەریکی پارە و ئافرەت و فەسادی و ئەمانەیە بۆیە ئاگەری دنیا نییە یعنی دوو کەسیانتیان نییە کە دراسەیەکی زانستیانە بکە بۆ سیاسەتی ئەمڕۆیی ئەم یەکێتی نوێیە کە بەڕاستی ئەمە خەریکی چی نییەوە بۆشی ئێوە ئاگەتانە دنیا نییە چۆن ئاوا بێ خۆخۆەکە لانیکەم خۆ لە پێناوی مانەوەی خۆشتان بێ ئەبێ ئەوەندە عەقڵتان هەبێت ئەگەر پاڤڵ تاڵەبانی پێی وایە بەم هێزەی کە هەیەی ئێستا پڕ بۆ لە داعش ئەتوانێت هەموو شتێ بکە بەڕاستی بۆی ناکرێت ئەگەر بەتەمای گروپە شیعەکانە لە عێراق ئەوانەی کە سەر بە ئێران دیفاعی لێ بکەن ئەوان ئەگەر بیشیکەن تاستورە ئەیکەن دوایی خودی پاڤڵش ئەفرۆشن بەڕاستی هەر ئەو خەزعەلی و نازانم کێو ئەنە بابەتانە کە دەستخەنە دەستی پاڤڵ تاڵەبانی کەی پێویستکە پاڤڵ ئەفرۆشن ئەوە تەبیخن مێشی خۆتانەوە لە سیاسەتە بەرژەوەندی هەیە باش بیزان ئەوان نییە پێتان وابێ هەتەیە هەر دۆستانە لە واقعە شتیوان نییە دەبێت بە وریاییەوە لەگەڵ ئەم شانە تەعامل بکرێت بۆیە ئینسانی عاقڵ یەکەم هەنگاو تێئەگات و نابێ باوەڕ بەم هەموو ئەنواع ئیسلامی سیاسێ بکە کە لە عێراق و لە باشووری کوردستانە هەیە هەموو ئەمانە بە ناوی ئیسلام و قساکەن یەکێتیش ئێستا ئەوێ وا بکە
گروپی هەیە دائەنێ ئەوە داعشەوە ئەو حد دەموچاوی هەسوکەوتی جوڵەی دیارە کە نوێژەکەیەکە ئەوە داعشە بەڕاستی کاکە ڕەبتی بەدی بە ئاینی ئیسلامەوە نییە کاکە یعنی چی تۆ دەیان گروپت هەیە هەر هەمووشی خۆی بە ئیسلام ئەزانێ چۆشتی وابێ کاکە ئەو بێکیان درۆ بکات بەڵام هەمووشی نفوسی خۆی هەیە هەمووشی جەزاکەڵڵاڵێ هەمووشی بەڵای هەڵەڵێ بچێت نازانم ئینسان بۆشی بێ ئەوای بیکاتەوە کاکەچێت ئەو پەیامەم بوو کە لەسەر ئەم مەسەلەی پاڤڵۆوانە باسم کردووانە دوو سێ قسێکەیشان بۆ کەموتری ئەمە خاڵی کۆتایی خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەم سەعاتە بە لە ئێستا گوێم لە کۆمەڵی قسە و باسی کەسێک بوو بە ناوی حاکم وادی دوو سێ ساڵ بە لە ئێستا ڕای کردووە چۆ بۆ هەولێر و لای ئەژی ئەمین بوو ئێستا هاتۆتەوە بۆ ناوێشێتی و مەجموعەیەک مای کوشت دەورەیان داوە و یەک کۆمەڵی قسەی قۆڕ و قسەی پوش و ئەلەم بابەتان ناکە ئازیزانی ئارام ئەحمەد سیاسەت باوەڕکەن لە دنیای ئاوا ناکرێت من بە ئێوە ئاڵێم ئەم دا حاکم والیە نازانم ئەمە چ حاکمێکە لە حەقەتە تۆ پێشتر کە لە ناوێکێتیا بووی چیت کردەوە بۆ یەکێتی و بۆ خەڵکی کوردستان زەحمەت نەبێ هیچ بەس گیرفانی خۆتە پڕ کردو و پارە بیا کردو ئۆکێ لە دواییە کە هەساوی چووی بۆ هەولێر بۆ لای ئەژی ئەمین و 2 ساڵە لەوێ زەحمەت نەبووە چیت کردووە بۆ یەکێتی و بۆ ئەژی ئەمین و بۆ خەڵک و ئادەم بابەتانە هیچی نەکردو بۆ خۆ دانیشتووی ویسکی خواردوتەوە کەڵەشێری خواردوتەوە سێکسی کردو و پارە پیا کردوتەوە ئێستا کەیتەوە بۆ لای پاڤڵ تاڵەبانی و کۆمەڵی قسەی قۆڕ بۆ عالەمەکەی زەحمەت نەبێ ئینجا چیەکەیت هیچ چکە بۆ تۆ هیچ نی کاکی خۆم حاکم وادی تۆ هیچ نیت بەڕاستی کاکە تۆ هیچ نیت تۆ بازرگان تۆ پارە پیا ئەەکەی کاکە چیە پارە زۆر باتێ ئەچی بۆ لای ئەوە پێشتر کە لاهوری شێرزەنگی حەزرەتی کێتی بوو تۆ ڕاوکرد ڕۆژی بۆ کەنەدا لە دوایە هاتیتەوە کە زانیت لە کودەتاکرا و لاهوری شێرزەنگی لابرایتەوە بۆ سێمانی چیتۆ بۆ لای پاڤڵ تاڵەبانی لە دوایە هەسای ڕاکردەوە چیتۆ بۆ لای ئەژی ئەمین ئێستا ڕاکەوتایەوە بۆ لای پاڤڵ تاڵەبانی ئەگەر پاڤڵ تاڵەبانی ئاقڵ بێ بەڕاست ئەگەر بەپێی عەقڵ و مەنتەق ئیشکا ئەگەر بەگوێی ئەم قسانەی ئارام ئەحمەد بکە کە لە ڕووی دڵسۆزیشەوەیە بە دەرەجەی یەکەم ئەبێ دووسێ ڕۆژی تر تۆ بخاتە ئەو لاوە لە پێوەکە بەڕاستی لە پێت کاکە ئەمە چی ئەم هەموو یاری ئێوە ئەیکەن کاکیش ئێوە نەخاوەنی فکرن نەخاوەنی معریفەن نەخاوەنی ئەخلاقی کۆمەڵایەتی نەخاوەنی ئەخلاقی سیاسین ئێوە هیچ نین کاکە ئێوە هیچ نین حاکم وادی چییە بیستدانە ڕەش و ڕوت و لات و لوت دانیشە دەوریان گرتە بە مایژێکەوە ئەم هەموو کەسە بە ناوی مێدیاوە کارەکەمشی پارە پێیاکەن ئەو تۆ چیە لێ وەڵا کاکە ڕۆشین و ئەژی ئەمینۆک و پاتی ڕەفتارەکەوی چیە کاکیچێ چیە ینی خۆ پاڤڵ تاڵەبانی خۆی لە تەلەڤیزیۆنێتی 16 جار داوام کرد مەسەڵ بازانی ببینم کاکیچێ والله زەلام نییە لە کوورەی عەرزا بەقەدەر ئەو جەلال تاڵەبانیە خۆ ئافریقا کە ژیاندا نەماوە ئێسا بەقەدەر جەلال تاڵەبانی پارتی بێت والله جەلال تاڵەبانی خۆی شانازی لەسەر گۆڕەکەی حەمایر خان شانازی بۆەوە کرد کە پیاوی مەلام سەفا بۆ کاکە تۆ شەفشە چی بۆ عالەمێکن کاکی بە قوربانتان ئێ کاکە خۆ قوبا تاڵەبانی هەموو ئەم ساڵانە لەگەڵ نێچیرەوان بازانی مەسوول و بنەماڵی بازانی بۆ کاکەژێ پارەی خۆشی وەگرتووە کاکە چی هەیە بەقەدەر ئێوە پارتی بێ کاکە پاشان جەلال تاڵەبانی ئەڵێ نەوشام سەفا ئەڵێ زۆربەی سەرانی کێتی کۆنەکان هەمووتان پارتی بوون کاکە خۆی ساڵی هەفتاکان و حتا بنجۆوان برێن هەمووتان لەو قوتابخانەوە هاتوو خودی برای مەحموود خۆی پارتی بۆ کاکەژێ هەمووتان پارتی و سەر بە ڕێبازەکەی مەلام سەفا و بنەماڵی بازانی بوون لە دوایینەوە یەکیشەوە بنەماڵی بازانی پارێ دزیوە ئێوە دزیوتانە ئەوان کوشتویانە ئێوەش کوشتوتانە ئەوان نۆکەری تورکیان ئێوەش نۆکەی تورکیا و ئێرانیش بوون یعنی چ جیاواز یەکتان ئێوە بەڕاست یعنی ئێستا بۆتە مۆدێل بەتایبەتی دەڤەری سلێمانی و ئالەم بابەتانەیە بەس چوار قسە بە بنەماڵی بازانی بڵێ ئیتر بەخوا تۆ تاوە تۆ زۆر مهمی والله زەڕەیەک جیاوازی لە بینی ئەمێشێتی ئێستا هیچێتی کۆنەکە لەگە بنەماڵی بازانیان نییە یەک زەڕە جیاوازیشتان نییە قەسەم بەخوا هەر دوولاتان ئەتوانم بڵێم نەڵێن دوو تاکی نازانم چین جیاوازیتان نییە کاکیچێ لەبەرەوە ئەم حاکم والی و فڵانە فیسەر و ئالەم بابەتانە ئەبێ پاڤڵ تاڵەبانی ئەمانە بناسیێ لە ڕاستیە ئەمانە خێر بۆ کەس نادەنەوە ئەمانە خەڵتەی موجتەمەعن چاوەکی من ئەمە ڕووی دەم لە پاڤڵ تاڵەبانیە ئەم حاکم والی و شوشێمانە ئەمانە خەڵتەی موجتەمەعن باشە چۆن 2 ساڵ بە لە ئێستا پشتی تێکردی چوو بۆ هەولێر بۆ لای ئەژی ئەمین و شانازی پێوە کرد و ئای حاکم والی ڕۆیشت و ئالەم بابەتانە و ئەو بەڵگەنامەی لەگەڵ خۆیان برد و ئالەم بابەت ئام قسە قۆڕ و قسە پوچانە ئێژر کاتۆ تۆ هەرە و دەعبایە کاکە
ئەمانە چین ئێوەی یاریان پێکن کاکە ئەم خەڵتانە چین دەبێنی پاتیۆکێتیا بەس خەریکی پارەپیاکردن و خەریکی کاسبین و خەریکی ئەمن و هەردەقل لە شوێنە یاریەکەن یان نەکردو کە هەڵبژاردەکە کراوە ئەمە چییە ئەم چڵکنیت ئەوە ئێمە پارتی بن وازمانێتە نایەکێتیەوە ئەم چڵکنی لە برسا مردوی سوالکەریت کاکە ئێمە یەکێتی بووین و ئەوە وازمان لە یەکێتی هێنایەکێتی خراپە و پارتی باشە و ئەم یاریە قۆڕە نەبڕایەوە 30 ساڵە ئێوە یەکن کاکە ئەمە چییە بە قوربانێ بم ئەمە چییە حاکم والی تۆ چیت کاکەجیان تۆ خۆت بەدەستی خۆ ڕاکردچووی بۆ لای ئەژی ئەمین ئێ باوکم وەڵای حاکم والی من ئەژی ئەمین بەس ناوم بیستووە قەسەم بەخوا قۆنەکەی تۆ پیاوترە ئەزانێ بۆ تۆی پیاوترە لەبەری تۆ پیاوی ئەو بووی تۆ خۆ ڕۆژی بۆ لای ئەژی ئەمین بۆ هەولێر کاکە خۆ ڕاکرد کەیتر مێ لێرەوە تف مەکەرە ئەو شوێنەی تیا لەوە ڕایت ئەمە حەقیقەتە من بە ئەخلاقەوە سیاسەت دەکەم بە ئەخلاقەوە قسە ئەکەم تەواو تۆ هیچ نیت کاکی من هیچ نیت بەڕاستی تۆ چی حاکم والی سەرکی سیری قەشی پیازی هیچ نیت کابرایکی خەڵتەی ناو ئەو مجتەمەعی کوردەی ڕۆژێ لای پارتی ڕۆژێ لای یەکێتی ڕۆژێ لای ئەژی ئەمین ڕۆژێ لای پاڤڵ ڕۆژێ لای قوبەت ئاوای هیوادارم کە پاڤڵ تاڵەبانی قەیچێکە ئاوا تۆ یاری پێ بکە مشکلە نییە ئاوا دا بنێ ئاوا کۆمەڵی قسە و باسکە دژی پارتی دژی ئەژی ئەمین چی ئەڵێ بیرێ بەڵام هیوادارم دوایی پاڤڵ چێکی تێڵە بخاتە ئەولا بڵێ بۆ خۆ بردانیشە موچەیەکی باتی و بڕۆ بۆ خۆت بیخۆیت و بخاتە ئەولا دڵنیایشم پاڤڵ ئەو کاراکە بەڕاستی ئەگەر بیکە بەڕاستی ئاقڵە ئەمێ دەنگێکم بۆ هاتووە لە کۆتاجارە ئەو دەنگشتان بۆ دابرێم یەکێتی چۆنە بێ حیزبێک ئەمەندە تسنۆک بێ کەسێکیان هەیە بە ناوی دکتۆر مەجید کە ئەندامی سەکردایەتی یەکێتیە مەسئولی مەڵبەندی هەولێرە باشە جامێکێتی ئێسا هەچی گەجەر و گوجەروشە لە خۆتەوە بە ئەندامی سەکردایەتی خۆی کێتی هی نییە ئەندامی سەکردایەتی ئێستا هیچ نییە بەڕاستی ئەندامە سەکردایەتیەکانی ئێستا وەکو مەلابەختیارە زۆر بیان وەکاتی خۆی حیمایە مەلابەختیار بکات ئێستا حیمایە مەلابەختیار بۆ ئەندامی سەکردایەتی ئەمە تەلەفۆن ئەکا بۆ چەند کەسێک بۆ ئەوانەی کە یەکێتین ئێوە خۆتان گوێ لێ بگن کە چۆن قساکە خۆشەویستە باسی ئەژی ئەمینەکە ینی ئەم ترسە لە ئەژی ئەمین کە دیارە ئەم ئەژی ئەمینە لە هەولێرە یەکێتی داماڵیوە بۆیە ئاوا ئەتەسن جا گوێ لێ دەنگەکەی عەزیزان ئەمە دەنگی دکتۆر مەجیدە قوربان تاکید دەکەینەوە ڕجاءن ئەو برادرانەی لەگەڵ ئەژی ئەمین ئیش دەکەن سەردانی یەک کۆمیتە نەکەن یەک کەس نابی مەجالیان پێ بدە سەردانی یەک کۆمیتە بکەن تەلەفۆنیان کە بێت نەخێر قوبوڵمان نەبێت هەر بەو ئوسلوبە لەگەڵیان بکەن چاوتان ماچەکەم لێ ئەدێنەوە دەنگی دکتۆر مەجید پەیوەندیەکە بە ئەندامەکان بە کومیتەکانەوەکە نێڵن ئەوانەی کە لای ئەژی ئەمین بێن بۆ کومیتەکانی یەکێتی و ئالەم بابەتانە و فڵانە فیسەرەکان سۆری ئەم ترسە تووسی ئەم حیزبە خڕوەڵڵی پێکەینم پێتانیت قوربان تاکید دەکەینەوە ڕجاءن ئەو برادرانەی لەگەڵ ئەژی ئەمین ئیش دەکەن سەردانی یەک کۆمیتە نەکەن یەک کەس نابی مەجالیان پێ بدە سەردانی یەک کۆمیتە بکەن تەلەفۆنیان کە بێت نەخێر قوبوڵمان نەبێت هەر بەو ئوسلوبە لەگەڵیان بکەن چاوتان ماچەکەم باشە بەڕێزە من لێرە دادێمە کۆتایی باسەکەم و هیوادارم توانێت بێتم پەیامەکەم بگێرم لە چەند ڕۆژی ئایندەیە ئیتر نازانم کەنە بە هەفتەیەک چەند دوو هەفتای بێ نازانم بە لایف دێمەوە خزمەتان هیوادارم کە ساخ و سەلامەت بن ئەوە پەیامەکانی من بوو کە بەڕاستی بەسەرم زانی بوو بەڵام بە ئەتوانم بڵێم دەیان مەلەفی سیاسی و ئەخلاقی هاتووە بەردەسم ئەم ماوەیە بۆی کە بە لایف بیخەمە بە خزمەتی هەموو لایەکتان دڵنیا بن کە دێمە خزمەتان و ئەو لایڤانە هەمووی جێبەجێکەین قوربانی ئێوە هەر لە خۆشی و ئاسودەیە بن عەزیزانی من خواتان لەگەڵ بێت